ئەستافی چاکە لە شاری چەمچەماڵە. ئەو شارەی خاوەن 7500 شەهید و ئەنفال کراوە. سیمای شارەکە بەشێکە لە کارەساتی ئەنفال. کاری چاکە لەکوێ بێت بەرنامەی چاکە هەنگاوی بۆ دەنێت. ئەمڕۆ هەنگاو دەنین بۆ لای مام کەریم. دەمانەوێت لەگەڵ کاک هاڕووندا باوشی خۆشەویستی بەیەکدا بکەن. السلام عليكم. مام كريم رمضان اللي بيروز به. باش بيروز به اخوه. گرنگترین شت لە مانجی ڕەمەزانە چییە بکرێت؟ با بڵێن ئەو ئەرکانە چین ئێمە جێبەجێ بکەین لە مانجی ڕەمەزان. والله مانگی ڕەمەزان تەمان تۆ یەکەمەوە مانگی ڕەمەزانە تۆ مانگی پیرۆزە بە ڕۆژوو بیتایە چاکە و سنەتەکانی زۆر بکەیت و نوێژ و تەعاتێکی زۆری تیا بکەیت و هیچی بە خەسار نەدەی چونکە لەوانەیە ئەم ساڵ ئێمە کە گردومان لەوەیە ساڵێتر بە قسمەتمان نەبێ. مادامخوا بە قسمەتمانی کردو ئەم ساڵ نوێژ و تەعاتێکی زۆری تیا بکەین ئینشەڵڵا خێر و خێراتی تیا بکەین. فەقیر و هەژار ئەگەر ئەوەی کە مەسەل هەبوون بێ دەزی درێژکە بۆ ئەو فەقیر و هەژارێکە ئەو نەبوونانە کەیسا بەم بێ مەعاشیە و کە سەیرەکەی کەس سیان وایە مەسەل مەعاشیشی هەیە ئیسەوا لێکەوتووە دینارێ لە ماڵەکەیان نییە کە ئێوارە تاری پێ بکاتەوە. ئەجا بۆ داواش لەو کەسانی شەکەم کە و دەوڵەمانان شەکەم ئەو کەسێک کە هەبوونە یارمەتی ئەو فەقیر و هەژارانە بدانەوەکە مەسەل کەسێکەیە سواڵەکە لەم بازارانەی ئەوانە پێویست ناکە بیان دەیتێ بەڵام ئەوانەی کە هەموو کەسێک لە محەلەی خۆی ناسێ خەڵکە ناسێ فەقیرە یارمەتی بدە. دەستە خۆش بێ بە پێ وتانە دەمووی ماشەڵڵا وتی جوانن و هەمووشی لە جێی خۆیەتی لە ڕەمەزانە جێبەجێ بکرێ. بەڵام شتێکی تر هەیە لێبوردەیە ئینسان گرنگە لێبوردە بێ لە مانگەیە. ئێمە بۆ هاتوین کەسێک هەیە ناوی کاک هاڕوونە لەگەڵی هاروی خۆی ئەوان غەدریان کردو قسە ناکەن بەڵام من ئێستاش داوای لێبوردنەکە بەسەر چی بۆ گرفتەکە؟ وەڵڵاهی هیچ شتێ بەسەر نەبوو. هیچ دەمە شتێکی وانە کە باسی بکەی. باش لە پێناو خوای گەورەیە لێ خۆش ئەمیش لەبەر خوای گەورە لێ خۆشم. لە پێناوی منە پێناو لە پێناوی خوای گەورەیە لێ خۆشم. خوا ڕۆژنە تاعاتە دەمووی قبوڵ کە ئینشاءڵڵا زۆر سوپاس دەکەم. هەموومان مەجموعین بچین بۆ لای. واللهی ئیساکە حالیان لەوانەی لێرە نەبێ. ئاچین لەوێستە تەلەفۆنیشی بۆکەین ئەچینەوەزم نزیکە لێرە و دوکانەکە ئەچینە دوکانی لە ناو دوکانی تەلەفۆنیەکەین با بێت بۆلات. یەقیشەکە زۆر سوپاست دەکەم. حەزەکەم بێتەوە بۆ ئێرانەوە. دەستە خۆش بێت. فەرموو بابڕێ. فەرموو. هەنگاومانە بۆ لای کاگاڕۆن و کاگاڕۆن لەوێ نەبوو. پەیوەندیمان پێوە کرد و ئێمەی ناسیەوە. هەرچەندە کاری هەبوو بەڵام پاش تکایەکی زۆر و بە هەوڵی ئێمە و لە پێناوی ئێمەدا هەنگاوی بەرەو کاری چاکەنە. دڵە میهرەبانەکەی میهرەبانتر بوو. ئەلو کاگاڕۆن باشی؟ هاوکارم هاوکار دراوسە دوکانە. باشی بە قوربانە حواڵەت. وەڵای میوانێک هاتووە وا لای دوکانەکەی کۆڕەکی پێبوو تی بزان تەلەفۆنێکی بۆ بکەم. میوانێکت هاتووە لای دوکانە ڕەقەمەکەتی پێ نەبەست. کۆڕەکی پێیە کۆڕەک ئەوی تۆ ئاسیایە. لەکوێی نزیکی؟ ئەوە خۆیەتی ئەوە خۆیت. کاگاڕۆن سەلام عەلەیکوم. سەلامەتی بسپاس دەکەم. کاگاڕۆن چەندێکی تر دێ دوکان؟ وەڵڵی مەمنونت دەبم ئینشاڵڵا کارێکی چاک و خێرا ئەگە بێ من چاوەڕێتەکەم. دێ ئەلحەمدولیلا ئینشاڵڵا بێیتە لام دەزانیت. من چاوەڕێی تۆەکەم لای دوکان باشە؟ نا کاگاڕۆن تکایە چاوەڕێتەکەی شەکەمان جوان کردووە. ئەو هات دەستی ماچ کرد لەوێ منە پیا مامەی منە بەخوا لەوێ قسەی کردە شەدوتی مامی منە لە لێک تووڕە نەبووینە بەخوا لەبەر خوای گەورە ئەوش لە پێناو خوای گەورە بەخوای گەورە من هیچ مشکلێکم لەگەڵ پیاوەیە پیا وەک مامەی منە من بێ ئەدەبیەکەم ئەگەر مشکلێش مە بێ لەگەڵ دەست خۆش ئەگەر تۆ بێ پیاوە دراوسەیەکیم کە تەلەفۆن بەخوای شەمە پێشم ناخۆشە هەر پێشتم وتم لە بەردەم کامیر ئە پیا وەک مامەی منە
من خزمەکان پێڵاوەکانیش بەس ئێمە دراوسیەکی جار وایە قسەیە ئینە بێ ڕفتارێکمان بەدڵابێ ئەو پیاوە ڕەنگی لێمە تۆڕێ ئێمە داوای لەبردنشی لەکەین بەخوا پیاوی قەدرنی هەموو بازارەکە هەر داوای لەبردنەکەم قەدرشم کرد بێت دەستی ماچەکەم من پیاوی بێ ئەدەب نیم زۆر سپاس ماڵاوە بێ زۆر سپاس دەست خۆت